وەرە بزانم وەرە با شتێکتان لەو ئاسانکەین. بانقی نێودەوڵەتی زۆر ئاسانە. دووەم ڕێکخراوی ئابووری کە بە پێی ڕێکەوتنامەی بریتۆن و دز دامەزراتیە بانقی نێودەوڵەتی. یەکەمیان سندوقی درای نێودەوڵەتی بوو. باش ئەو بانقەلۆ دامەزرا بۆ ئەوەی یارمەتی ئەو وڵاتانە بدەن کە لە دوای جەنجی جیهانی دووەم کاول و وێران بوون. لە ساڵی 1946 دەستی بە کارەکانی کرد. باشە بارەگای سەرەکی بانقەکە لە چییە؟ واشنگتن. ئامانجەکانی دەبی بزانی. باشە ئامانجەکانی ئاسانە بەڵام لەبەر درێژی ڤیددیۆکەی لۆگۆ بەجێ دێڵم. ئادامەتی لە بانقی نێودەوڵەتی یعنی ئەمە هەر وڵاتێک کوو ببتە ئەندام لە بانقی نێودەوڵەتی دەبی مەرجی چبی. یەک پێویستە ئەو وڵاتە وڵاتێکی سربەخۆ بیت. دوو پێویستە ئەو وڵاتە ئەندامی سندوقی دراوی نێودەوڵەتی بیت. لێرە پرسیارێک بنووسە چ کاتێک وڵاتە ئەندامەکە لە ئەندامەتی بانقی نێودەوڵەتی دەردەکرێت یان ئەندامەتی لە دەستدەدا. یەک وڵاتە بەشداربووەکەی بانقی نێودەوڵەتی هەر کاتێک بیەوێت دەتوانێت داواکاری پێشکەشکە بەڵام بە مەرجێک پێش ئەوەی وازبینی دەبیت بانقی نێودەوڵەتی ئاگادار بکاتەوە. یعنی ئەوە شەشی بەسیتە وەکو وەستا و شاگردی ئێستا. شاگردەکە ئەگەر بێ ئیشەکە بەجێدێری دەبێت وەستایەکەی ئاگادار بکاتەوە. برێ وەسا من مەسەلەن مانجی دابێ بەجێ دێڵم بێ ئاگادارکردنەوە نابی. دوو بانقی نێودەوڵەتی دەتوانێت ئەندامێتی یەکێک لە ئەندامەکانی بوەستێنێت ئەگەر زانیت پابەندی ئەو ئەرکە نەبووە کە پێی سپاردرایە لەلایەن بانقی نێودەوڵەتی. چی ئەو بڕیارەش جێبەجێ دەکات؟ ئەوە زۆر میهمە. ئەنجومەنی پارێزگارە. سێ ئەو ئەندامەی سیفەتی ئەندامەتی لە سندوقەکە لە دەست بدات یعنی نەبیتە ئەندامەتی دیکە بە سیفەتی ئەندامەتی. پاژەوەی سیفەتی ئەندامەتی لە دەستدا بە تێپەڕبوونی چەند مانگ بە یەک جاری دەردەکرێت؟ 3 مانگ. نمونەمانەیە وەکو وڵاتی چیکۆسلۆڤاکیا لە ساڵی 1954 باشە کاتێک داوای لێکرا لە هەردوو ڕێکخراوەکە بکشێتەوە مەبەستمان سندوقی درای نێودەوڵەتی بانقی نێودەوڵەتیە چونکە زانیاری پێشکەش نەکرد بوو ئاگا لە چیکۆسلۆڤاکیا و 54ەکەوی. سەرمایەکە تەمان سەرمایە بانقی نێودەوڵەتی ئیچیە یە وڵاتانەیە کە ئەندامن تێدا پشکەکانی ویە. لەو کاتێک کە دامەزرا لە ساڵی 1940 سەرمایەکەی 10 ملیار دۆلار بوو. باشە پشکی وڵاتە ئەندامەکانیش بە چ پێوەرێک دیاری دەکرد؟ بەشداریکردن لە دراوی نێودەوڵەتی توانە ئابوووریەکەی. بابی من ئەمن لە سندوقی دراوی نێودەوڵەتی گوتم هەر وڵاتێک ببتە ئەندام دەبێت 125 پارەکە بە زێر بدات 175 بە پارەی دراوی نیشتیمانی. باشە بەڵام لە بانقی نێودەوڵەتی شتەکە جیاوازە. یەکەم جار 120 لێ وەردەگری لەو 120ی 102 بە زێر دەدەی 118 بە پارەی نیشتیمانی ئەجێ عێراقیە لیرەیە هەر پارەکبی ئەتوو دەیدێ بانقی نێودەوڵەتی. بانقی نێودەوڵەتی کە قەرزەکە دەدات بە وڵاتانیاندام لەوەی قەرزەکەیان دەداتی پرزبەت و ناکە لەو 102 بەڵام لە 118ەکەی کە بە دراوی نیشتیمانی دەبی پرسیکرێت. باشە پەیکەری ڕێخستنی بانقی نێودەوڵەتی لە چ پێک دێت؟ ئەوانە زۆر میمە. ئەنجومەنی پارێزگاران پێک دێت لە نێونەرانی وڵاتە ئەندامەکان لە بانقی نێودەوڵەتی لۆی بە زۆر لۆبی تۆبرێ لە نێونەری وڵاتە ئەندامەکان پێک دێت لە بانقی نێودەوڵەتی چییە؟ ئەنجومەنی پارێزگارانە بەڕێوبەری جێبەجێکارە سەرۆکی بانقیان هەر شتێک. ئەنجومەنی جێبەجێکار لە 24 بەڕێوبەر پێک دێت. سەرۆکی بانقی نێودەوڵەتی مەرجە هەڵگری ڕەگەزنامەی ئەمریکی بێت ئەوە بانق. بەڵام لە سندوقی دراوی نێودەوڵەتی گوتمان نابی ئەمریکی بی دەبی ئەوروپی بی جێگرەکەی با ئەمریکی بی کەواتە لە سندوقی دراوی نێودەوڵەتی سەرۆکەکەی ئەمریکیە بەڵام جێگرەکەی سەرۆکەکەی ئەوروپیە بەڵام جێگرەکەی ئەمریکیە. ئەدی لە بانقی نێودەوڵەتی سەرۆکی دەبیت ئەمریکی بی ئەوە مەرجە. باشە کو قەرزیشت دەداتێ بەو شێوازانە لەبەر زۆری ڤیددیۆکەوە تازە لێرە باسم کرد. وەرە قەرزی مامناوەند دەداتێ لەگەڵ قەرزی ماوە درێژ. قەرزی مامناوەند لۆچ بەکاردێ ڕجان ئەوە گرنگە تراکتۆر و ئامێرە کشت و کاڵەکان بۆ ماوەی 10 ساڵە. قەرزی ماوە درێژ ئەوە کۆدە هەر پرسیارە دەڵێ ئەو قەرزەی نەرمی تێدا دەنوێدرێت توانای هەموارکردنەوە شیە چ جۆرە قەرزی ماوە درێژ لە چ لە بانقی نێودەوڵەتی. باشە قەرزی ماوە درێژ لۆ چ دەداتی بانقی نێودەوڵەتی لۆ هێلی ئاستن و فڕۆکەخانە و وێزگەکانی کارەبا. لێرە ئەو ڕێسایانە ئەوە شەر لەبەر ڤیددیۆکەیەوە ئاسانە بەڵام ئەو زانیارەمانەیە لە ڕێگەی لێکۆڵینیۆک لەسەر چۆنێتی کارکردن لە بانقی نێودەوڵەتی ئەنجامدرا لە ساڵی 1947 بۆ 67 یەک لەسەر سێ یعنی یەک لەسەر سێ بانقی نێودەوڵەتی یەک لەسەر سێ ئەو قەرزانە لۆ چ پێشکەشی کردە لۆ چی دایتە وڵاتەکانی
بۆ وزەی کارەبا و گواستنەوە ئاگا دەبی ئەو شتانە لەبیر مەکە بە هیوای سوود دەستان خۆشبی و هیوادارم سۆشیال میدیاکان لەبیر نەکەن و ئیسفادەی زۆر باش بکەن هەم یوتیوب هەم سناپچات هەم فەیسبوک